بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت. لەم بەرنامەیەدا لەسەر گوتاری ناوەخۆیی پەیوەست بە پرسی ڕێفراندۆم و هەروەها ئەو پەیامانەش دەوەستین کە لە دەرەوە هەر لەبارەی پرسی ڕێفراندۆمەوە ئاراستەی هەرێمی کوردستان دەکرێن و پرسیار دەکەین. ئایا دەکرێت بڵین ئەوانەی کە پرسی ڕێفراندۆم بەڕێوە دەبن خاوەن گوتارێکی دیاری وهان کە بەڕوونی دیار بێت لەم ڕێفراندۆمەدا چیان مەبەستا؟ ئایا گوتاری ئەوانەی ڕێفراندۆم ئەمڕۆ بەڕێوە دەبن گیانی نەتەوەیی کوردی بە زۆرێکی سەرسوڕهێنەر زیندوو نەکردوێتەوە؟ ئایا بەو گوتارەی کە لایەنگرانی ڕێفراندۆم هەیەە زیاتر و زیاتر دابەشکاری دروست نەکردووە و زیاتر بەغدای دوور نەخستۆتەوە لە هەر جۆرە لێک تێگەیشتنێک لەگەڵ هەرێم؟ ئایا گوتاری ئێستای بەڕێوەبەرانی ڕێفراندۆم بۆ یەکەمین جار ژیانی تەحەداکردن و خۆ بە قەدرگرتنی بۆ کورد نەگەڕاندۆتەوە، بە تایبەتیش کە گوتاری بەڕێوەبەرانی پرسی ڕێفراندۆم گوتارێکە چیدی داوا ناکات لە سۆنگەی بەزەی هاتنەوە بە کورد مامەڵە لەگەڵ کووردا بکرێت. لەسەر ئاستی گوتاری دەرەوەش ئایا گوتاری بەغداییەکان لەسەر ئاستی ڕەسمی هێشتا گوتارێکی هاوسنگ نییە لە بەرامبەر هەرێم؟ کاتیەوە نەهاتووە دەسەڵاتدارانی کورد و ئەوانەی بڕیاریان داوە پرسی ڕێفراندۆم بەڕێوەبەرن لە مەغزا و ناوەڕۆژی ئەو پەیامانە تێبگەن کە ڕۆژ لە دوای ڕۆژ ڕوونتر لەلایەن وڵاتانەوە ئاراستەی هەرێم دەکرێن. بۆ قسەکردن لەسەر ئەمە لە ستۆدیۆی سلێمانی هەریەک لە بەڕێزان کاک عەبدوڵڵا ڕەشاوی نووسەر و هەروەها کاک سەربەز مەنمی کادری پێشکەوتووی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵمانن. لە ستۆدیۆی هەولێری پایتەختی ژوابڕیارە کاک فەرمان ڕەشاد ڕۆژنامەنووس لەگەڵمان بێت. بەخێرهاتنی میوانە بەڕێزەکانم دەکەم. زۆر سوپاسان دەکەم. کاک عەبدوڵڵای بەڕێزبا لە جەناب تۆ دەست پێ بکەم وەک لە سەرەتای بەرنامەکەشدا یاڵن لە پێشوشی بەرنامەکەمدا ئاماژەم پێدا بەڕاست ئەوانی ئەمڕۆ پرسی ڕێفراندۆم بەڕێوە دەمن لە گوتاریاندا لە هەمبەر ئەم پرسە بەڕوونی دەیانەوێ لێیان تێدەگەین کە ئەمانە چیان دەوێت مەبەستیان چییە؟ بەڵێ خاوەن گوتاریش ڕوونن. ڕاستە. بەنای خۆی گەورە و میهرەبان سوپاس بۆ بەرنامەکەت بە خێرهاتنی کاک سەربەستەکەم. لە ڕاستیە گوتارەکە ڕوونە دوو شتی تایە، یعنی گوتارەکە کە بەواضحی تێگەی کە گوتارێکە داوای هەم ڕێفراندۆمی کردووە بە استراتیژ هەم ڕێفراندۆمی کردووە بە کارتێکی مامەڵەکردن لەگەڵ بەغدا بۆ بەدەستهێنانی دەستکەوت. واضحە کاڵێن ئێمە ئەگەر بەغدا ئەوانەی کە ئەمانەوێ بۆمان بکات وە ڕێبکەوینە و ڕێکەوتنێکی نوێ ڕێفراندۆم ناکەین. واضحیشە کاڵێن ئەگەر بەغانەیەتە پێشەوە و ئەوەی کە ئەمانەیە بۆمان نەکات ئێمە ڕێفراندۆم چین ئەوانەی کە ئێستا هەرێم داوای دەکات؟ ئەوانی هەرێم داوای دەکات طبعاً مەطالیبێکی زۆرە کە هێشتا نەخراوەتە ناو مێزی دانوستانەوە، بەڵام بە بۆچوونی من زیاترە لەوەی کە بە ڕێفراندۆمەکە دەستیەکەوێت، زیاترە لەوە یعنی لە ڕووی واقعیەوە، لە ڕووی واقعیەوە نەک لە ڕووی نەزەریەوە. لە ڕووی نەزەریەوە ئەوی بە ڕێفراندۆمەکە دەستەکەوێت زیاترە لەوەی بە دانوستانکردن دەستەکەوێت، بەس لە ڕووی واقعیەوە کە شیتەڵیەکەی لەبەروی ڕێفراندۆم کە ئەنجامەدرێت تەنها خواستێک پیشانەیات بە دەوڵەتانی هەرێمایەتی و دەوڵەتانی ئەنجومەنی ئاسایش و هەمووی کە تێگا کە کورد بە ڕەسمی داوای دەوڵەتەکات. لەمە زیاتر لە ئەرزی واقع هیچ ناگۆڕێ، ناوچە جێناکۆکەکان ناگەڕێنێتەوە، بەعکسەوە هەڕەشەیان بۆ سەر دروست دەکات. احتیمالە عەرەب، حەشدی شەعبی، ئێران ئەمانە زیاتر بکەونە خۆیان کە چۆن هەوڵ بن لەو ناوچانە زیاتر پێقایم بکەن. بەس ئەوەیە ئەمەی کە هەتە وای لێکات کە ئەیکا بە کارتێکی تەفاوزی بۆ ئەوەی کە لە ساڵانی داهاتووە تۆ لەگەڵ بەغا بڕۆیتە پێشەوە بۆ ئەوەی کە بڵێ من جیابمەوە. ئەمە بڵێن ڕێفراندۆمەکە ئەمەت پێ بەخشێ، بەڵام ئەوەی کە داوا ئەکەن ڕێفراندۆمەکە ناکەن ئەگەر بەغا بێ بەدەمیانەوە لە ڕاستیە دەستکەوتەکان زۆر لەمە زیاترن. داوایگەر ئەوەی کە من هێشتا بە دیاریکراوی دیار نییە کە کورد داوای چیەکە لە بەغا بە تەواوەت ئەگەر ڕێفراندۆم نەکات.
بەس ئەڵێ بەدیلەکە با ئەوان دیاریکەن بەدیلێک بێ کە لە ڕیفراندۆم مهمتر بێت یان لە ڕیفراندۆم بەقوەتر بێت بەڵێ منەوە منطقیش نییە بەرۆی بەغا نایەتە سەر پای ئەوەی کە شتێک بە تۆ ببەخشێت لەوە زیاتر بێ کە تۆ بە شەڕ بەدەستی بێنیت یعنی شتێکت بە دانوستان باتێ زۆر لەوە زیاتر و چەورتر و بەقوەتر بێت کە تۆ بە ڕیفراندۆمکردن بەدەستی بێن یعنی بۆ کوایە فەڵەستینیەکان بڵێن ئێمە جیا نابینەوە یعنی مەسەلەن دەوڵەتەکەمان ناوێ بە مەرجێ قودسمان بۆ بگەڕێتەوە و چی ئەمانە طبعاً خۆی ئیسرائیل لەمانە ناکات بەڵام ئەو تا فەڵەستینەکان ئەمری واقعیان تا ڕادەیە قبول کردووە سوڵتەیەکی فەڵەستینی هەیەوە نیە وە لەو کاتەوە لە مفاوەزاتان بۆ بەدەستهێنانی دەستکەوتە مێژوویەکانیان منیش پێم وایە گەر ڕیفراندۆم بکرێت اینجا خەباتی نەتەوایەتی دەست پێەکە زۆر باش بۆیە پێم وانییە بەغا بێتە سەرپای ئەو داواکاریانە بەڵام بۆی هەیە بە داواکاری کەمتر ڕازی کاگە سەربەز دەگوترێ هەتا ئەگەر گوتاری ڕیفراندۆم گوتارێکی وازەحیش بێ بەڵام لە ڕاستیدا ئەوانەی لە پشتیوانیکردنن ئەو هێزانەی لە پشتیوانیکردن لە پرسی ڕیفراندۆم هەمویان خاوەنی ئەم گوتارە نین بەیەک ئەندازە بنمونە ئەو خاوەنداریەتی کە پارتی دیکە هەمان خاوەنداریەتی لە گوتاری یەکێتی و واروەها گوتاری یەکگرتو و هێزەکانی تردا نابینرێ ئەمەش بە خۆی ئیشکالێکە بۆ پرسی ڕیفراندۆم و هەتا بە خودی گوتارەکەش سپاس لەو بارەوە بەڕێز دەڵێتی خۆشحاڵم لەگەڵ بەڕێستان لەگەڵ کاک عەبدوڵڵا لەگەڵ میوانە بەڕێزەکەتان بتوانین تیشکێ بخینە سەر بابەتێکی هەستیار گرنگ چارەنووساز بۆ خەڵکی کوردستان هەڵبەتە پرسی ڕیفراندۆم کاک عەبدوڵڵا وای پێناسە کرد کە پرسێکی استراتیژی بێ بە باوەڕی ئێمە وەکو هێزێکی سیاسی کاریگەر لە ساحەی سیاسی کوردستانە ڕیفراندۆم ئامرازە ئالیەتە ئەجیزەیەکە بۆ ئەوەی کە تحقیقی مافی گەورەتری پێ بکەین لە ئەمرازەوە لەلای ئێمەوان نییە لەلای ئێمە ئامرازە ئالیەتێکی شارستانیە و کاتێکی مقدس کاتێکی مقدسە لەبەرەوەی کە میلەتێک لەو ڕۆژەیە بڕیار لە چارەنووسی خۆیە نەک لەبەرەوەی کە ڕیفراندۆم پیرۆزە دەنا لەلای ئێمە پرسی سەربەخۆی کوردستان استراتیجە مەبدا ئەخلاقە ئەوی کە مەهامی گەورەی ئیشکردنی ئێمەیە پرسی سەربەخۆی کوردستانە ڕیفراندۆم ئامرازێکی شارستانیە ئێمە لە تەواوی دنیا ئێستا گوێبیستیەوە بین کە ڕۆژانە مانگانە لە شۆرە جیاوازەکان لە دەوڵەتە جیاوازەکان ڕیفراندۆم ئەنجام بدرێت نەکرد بۆ پرسێکی چارەنووسازی وەکو سەربەخۆیی زۆرجار بۆ شتی زۆر سادە بۆ لە چوارچێوەی شارەوانیەکە لە چوارچێوەی پرسێکی کۆمەڵایەتیە ڕیفراندۆم ئەنجام بدرێت لەبەرەوە لەلای ئێمە ڕیفراندۆم ئامرازیەکە ئالێتێکی شارستانی و مەدەنیە لە پێناوی تحقیقکردنی مافێکی گەورە کە پێوترێ مافی بڕیاردان لە چارەنووسی گەلی کوردستان بەدیوێکی ترا ئێمە زۆرجار خەڵکانێک پرسیاری ئەوە نەکرد یا گومانی ئەوان دروستە کە ڕیفراندۆم بۆچی لە خەڵکی کوردستان بپرسرێت کە لەو شتێکا شەقامی کوردی شەقامێکی نەتەوەیە شەقامێکی نیشتیمانیە ئێمە لە ڕای خەڵکی خۆمان دڵنیین لە ڕاستیە ئێمە لە سێمانگی ڕابردووە بینیمان کە پرسی ئەنجامدانی ڕیفراندۆم بوو بۆ ئیستیعرازێکی گەورە یعنی بۆ ئەندازەیە بووە بابەتێکی گرنگ و پڕبایەخ کە تەواوی ئاژانس و کەناڵە گەورەکانی دنیا گرنگی بەم بابەتاین هەر دووسێ ڕۆژی ڕابردوو لە نەتەوەی گرتوەکان یەکێک لە پرسە هەستیارەکانی گفتوگۆکردن و مشتومڕکردن پرسی ئەنجامدانی ڕیفراندۆم سەربەخۆی کوردستان بوو هەر ئەوەی کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەریتانیا فەڕەنسا ئەڵمانیا وڵاتانی عەرەبی یعنی تەواوی دەوڵەتانی ناوچەکە هاتوون سەرخەل لەسەرەوەی کە بە کێشەی کورد بەم فەوازە چارەسەر کرێ کێشەکانی کورد ئاوڕی لێ بدرێتەوانێ مادەی 140 جێبەجێ بکرێ هێزی پێشنەوەکەی کوردستان چەکدار کرێ بوچە و موچە بۆ خەڵکی کوردستان بگەڕێتەوە یەک دنیا ئەغراغات باسی ئەو کراوە کە بۆ نمونە چۆن وا بکرێ جارێکی تر خەڵکی کوردستان قەنەعەت پێ بهێنرێ بۆ ئەوەی لە چوارچێوەی عێراق بمێنێتەوە ئەوەتان بەلاوە گرنگە بەلامانەوە گرنگە کە مافەکانی خۆمانمان چنگ بکەوێت لە عێراق بەڵام بۆ تەجروبەی لە ماوەی 13 ساڵی ڕابردوو بە تایبەتی دوای ئەوەی کە لە دوای پرۆسی ئازادی عێراق بە ناوی عێراقی ئارەزومەندانە عێراقی دیموکرات عێراقی ئیتیحادی ئێمە لەو 13 ساڵە بەڕاستی بینیمان کە سەدام حوسێنەکان جان ئەمە تحقیق نابێ ئەمە تحقیق نابێ ئەمانە ئەمەدەیان نییە ئەمانە ئێستا بێک ئەندازە هێزە پشتیوانی کارەکان لە پرسی ڕیفراندۆم هەز ناکرێت کە خۆیان بە خاوەنی گوتاری ڕیفراندۆم بزانن ینی بەکەمترین خۆماندووکردن ئەگە سەیریشی عالامی ئەم بەتایبەتی ئەم سێ هێزە بکەین دەزانین کە کاک شۆڕژ بەلای ئەمە گرنگە کە خەڵکی کوردستان خۆی بە خاوەنی ڕیفراندۆم بزانێ یعنی پێش لە هێزە سیاسیەکان ئەم هێزە سیاسیانە لە نتیجە ئەبێ گزارش لە خەڵکی کوردستان بکەن گەلی کوردستان بە ئەندازەیەکی زۆر باش
گزارشتی لە ڕیفراندۆم و پرسی سەربەخۆی کوردستان کردووە. هەر بە نمونە دوێنێ لە یاریگای نێودەوڵەتی سلێمانی بینیمان 10,000 کەس لەو یاریگای من بۆ خۆم لێ بووم کە ئامادە بوون بۆ پرسی بەڵێ بۆ سەربەخۆی کوردستان لە وەختێکە مانگێک لەو هەر لە هەمان یاریگا و لە هەمان پارێزگا کە زۆر جار لە میدیاکان وا پیشانەدرا کە خەڵکی سلێمانی نەخێرەکە بۆم پرسەوە بە ئاستێکی باش لەگەڵ بابەتەکانیە بینیمان کە چەند سەد کەسێک لە یاریگای ئامادە بوون بە ئاستێک بە دەموچاو و ڕوخسار و گرژبوونی ئەو کەسانەی کە لە یاریگاکە بوون بۆ نەخێر بینیمان کە یعنی گزارشتی وایان کرد کە ئەوان جۆرێک لە فەشەل جۆرێک لە دۆڕانیان گزارش بەڵام لە پێچەوانەوە شەقامەکانی ئەم شارەشدا بگەڕێن و هەروەها شار و شارۆچکەکانی تری چوارچەوەی ئیداری سلێمانی هەز دەکەی کە ئەم حەماسەتە بۆ ڕیفراندۆم نییە هێشتا گوتاری ڕیفراندۆم گوتاری نییە بتوانێت یانێ ئەم شەقامە بزوڵێنێ لە ڕاستیە لەم هەفتەیە هاتە تەسەوەرم لەم هەفتەی ڕابردووە ئەم پرسە تەواو پێچوانە بوو بۆ نمونە هەر ئەمڕۆ لە هەڵەبجە گەورەترین کۆبوونەوەی جەماوەری بووە کە نزیکەی بۆ نمونە ژمارەیەکی ئێجگار گەورە لە هەڵەبجە لە یاریگاکە کۆبوونەتەوانێ لە مۆنومنتەکە کۆبوونەوە لەسەر شەقامەکان کۆبوونەتەوە لە سلێمانی ئەمڕۆ کەرنەڤاڵ هەبوو لەسەر جادێ 6 مەتری یعنی گۆڕانکاریەک بۆ لە منتیقایوش بە حکمەوەی کە بۆ نمونە لەگەڵ نزیک بوونەوەیە کاک شۆڕش بۆ نمونە زۆرجار لە میدیا وا پیشانەدرێ کە ئەم پرسە تەنها پرسی پارتی یا پرسی پارتی و یەکێتیە لە ڕاستیە پرسی خەڵکی کوردستانە کۆمەڵە مبررات هەبوو هەموو مبرراتەکان تێپەڕاو بۆ نمونەیەکی لەو مبرراتانە باسی وا کرا کە پەرلەمان زۆر پیرۆز کرا بوو لەوەی کە ئەبێ پەرلەمان لەمە بڕیار بە باش ئەو پەرلەمانە پیرۆزی کە خەڵک زۆر پیرۆزی کردبوو کە ئێمە زۆرجار لەگەڵەوەی بوون پەرلەمان وەکو پەرلەمان تەماشاکرین نەک زیاد لە حەدی خۆی تەقدیس کرێ پەرلەمان کاراکرایوانەیە و بە بڕیارێکی پەرلەمان ریفراندۆم ئەنجام مەدرێ لە ئێستا هەرو پەرلەمانە یعنی خەڵکانێکەکەن لە میدیا لە شتێک ڕازی نین و تەوەجوهی حیزبی ئەوان سەر نەکە و ئیترە میلەتە نابێ سەرکرد بۆ نمونە ئێستا پەرلەمان دووسێ ڕۆژ من سیرەکەم تەشیر بە پەرلەمانەکە جوێنی پێدرێ ئەم پەرلەمانە دیوەخانە ئەمە پەرلەمانە ڕزیوەکەیە ئەمە شوێنی دەنگەدەنگ و هەرا و چایخانە و چیوچیە یعنی هەندێک شتەیە لە میدیاوە لەو ڕۆژانە نووسەرێکی بزوتنەوەی گۆڕان بە خۆشحاڵی شتێکی جوانی نووسیوە ئەڵێ بۆمان دەرکەوت ئیتر ئەبێ هێزە سیاسەکان بە تایبەتی بزوتنەوەی گۆڕان هەندی هێزی تر لەوە تێ بگەن کۆمەڵی ئیسلامی و ڕەنگە خەڵکی تریش کە بخۆی من ناڕازی دەزانن ئەبێ لەوە تێ بگەن کە هەموو شتێک هەر قسە و گفتوگۆی ناو میدیاکان نییە هەر کەمپینکردن نییە لە ڕاستیە هەندێک شتەیە پێدراوی ڕاستەقینەن کە خەڵک لە ژیانی ڕاستەقیخواانە لەمسێکە بۆ نمونە هەرەوەی کە دوێنێ لە سلێمانی 10,000 کەس لە یاریگای نێودەوڵەتی سلێمانی کۆبووە بۆ بەڵێ بۆ پرسی سەربەخۆی کوردستان لە کاتێکدا بۆ نمونە 2-3 ساڵە خەڵک وا پیشانەیە کە بۆ نمونە سلێمانی بەرێکی نەیارە نەخێر لە سلێمانی بەرزە بێتەوانێ و خەڵک پێشوازی ئەم ئیستیعرازە ناکات بابەتی بۆ هەولێر زۆر چاکە کاگێ فەرمان دەگوترێ ئەم گوتارەی کە ئێستا پرسی ڕیفراندۆمی پێ بڕێوە دەبرێ یەکێ لە ئیجابیات و دەستکەوتەکانی ئەم گوتارە ئەوێ کە گیانی کردوێتەوە بە جەستەی نەتەوەی کورد جارێکی دیکە بۆتە هۆی ئەوەی کە ڕۆحی نەتەوەی کوردی ینی بەجم و جۆڵ بکەوێتەوە ئەمە تەنانەت لە یەکێ لە ڕۆژنامە بەریتانیەکانیشدا ئاماژەی پێدراوە بەڕێزت لەو بارەوە دەڵێ چی؟ ئمە گوێمان لە دەنگی کاک فەرمان نییە گەرم شتێک نییەکەوە بەڵێ فەرم کاک فەرمان بەڵێ ینی بابەتە بەڵێ پرسیینەتەوەی ینی بابەتێک نییەکەوە لە هەرێمی کوردستان ینی پاشەکشەی کرابێ ڕاستە بەوەی شکستی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بەوەی ئەوم گەندەڵی و بەهۆی ناسەرکەوتوی لە حکومڕانی هەرێمی کوردستان خەڵک بەڕادێک پاشەکشەی کرد بەڵام بەردەوام لەسەر پرسەنەتەوەیەکان تەنانەت ئێستا بینە ئێمە ئەو پێنجلانەی کە پلانی سەرچین لە بەغدا بەرامبەر هەڕشەکانی بەغدا یەکدەنگن کێشەکە ئەوە نییە و پێم وایە بابەتی ڕفراندۆم بە پێچەوانەوە کاریگەری خراپی لێبوو تاوەکو پێش ئەنجامدانی ڕفراندۆم تاکە بابەت کە هەمومان لەسەری کۆک بوون مەسەلەی سەربەخۆیی و بەڵام بەداخەوە بۆ شێوازە مامەڵەی دەسەڵات لەگەڵ ئەو پرسا وای کردکەوە پەرتەوازەی بکەتن ناو ساحەی سیاسی کورد کە لە ماوەی 100 ساڵی ڕابردوو کورد لە هەموو شتێک ناکۆک بووی لەسەر سەربەخۆیی یەکدەنگ بووە وەزایدەن ینی بەدەر لەو زەرەر ناوخۆی کە بەرەکانی ناوخۆی پەر کرد خاڵشتر لە دەرەوە ئێمە لە ماوەی دوای ڕاپەڕینەوە پێشتریش کۆمەلگای نێودەوڵەتی لە بابەتی پەیوەندی هەرێم و بەغدا بەتایبەت لە دوای نوۆتویەکەوە و ڕاگەاندنی دەسەڵاتی
خۆ بەخۆی هەرێمی کوردستان بەردەوام کۆمەلگای نێودەوڵەتی ئەمریکا فەڕەنسا بەریتانیا وڵاتانی تر لە پشت هەرێمی کوردستان بوونەوە لە بەیاننامەکانیان پاڵپشتی هەرێمی کوردستانیان کرد بەداخەوە بەوەی بەو شێوازە مامەڵەکردن لەگەڵ پرسی ریفراندۆم ئەوە وای کردووە کەوا ینی بۆ یەکەم جار لەو بڵێن لە دوای نەوەتیەکەەوە بەو شێوە کۆمەلگای نێودەوڵەتی وڵاتانی ئیقلیمی لەسەر پرسێکەوە یەکدەنگ بن. کاک فەرمان بەڕێز باز لەوە دەکەی کە بۆ یەکەمین جارێکە لە نێو هێزە کوردیەکاندا تەنانەت لەمەەر بابەتی پرسی سربەخۆیشەوە ناکۆچی ینی دروست ببێ بەس حەز ناکە ئێمە خەتای ئەم گوتارە نییە کە پرسی ڕێفراندۆمی پێبڕێوە دەبرێ ئەمە هەر پەیوەندی هەیە بەم چێشمە چێشم و سیراعەتی کە لە نێو هێزە سیاسیە کوردیەکان خۆیان هەن کە هەمیشە ئیتروا دەکا کە دوجار ناکۆک بن لەگەڵ یەکتری بە دڵنیاییەوە خۆی کێشە سیاسیەکان کێشە نێوان حیزبەکانە سەرنجام ئەو بڵێن ڕوئیا جیاوازی دروستکردەوە بەڵام یعنی ئایا ئێمە کاتێک ئەو خەڵکیان ئەو لایەنانەی کە لەگەڵ ریفراندۆمنی لە ئێستادا ئایا پاساوەکانیان تا چەند پاساوی منطقینە ئەوانەشی کە لەگەڵ ریفراندۆم تا چەند پاساوەکانیان منطقی من پێم وایە ینی بەهاتنە سەرهێڵی بەتایبەت ئەو هەڕەشانێکەوە بدوایین جارە بەتایبەت ئەوەی بڵێن ئەمریکا و ئەمڕۆ فەڕەنسا و پێشتری جەشێتی ئەوروپا ئەوە دەری دەخات کە لە ڕاستیدا ئێمە توانای ئەوەمان نییە واقعی یعنی تۆ بڵێن ریفراندۆم بەسەر کۆمەلگای نێودەوڵەتی فەرزکەن زۆر جار ئەو قسەیە دەوترێت کەەوە ئێمە لە 91 توانیمان واقع فەرزکەن بەسەر بڵێن کۆمەلگای نێودەوڵەتی لە کاتێک داوا نەبووەوە پەیوەندی ڕاستەخۆی بە بڕیاری 680 بوو کە ئەو کات فەڕەنسا وەروە ئەمریکا و بەریتانیا پاڵپشتیان کرد کە لە ئەنجومەنی ئاسایش دەرچووە وای کرد هەرێمی کوردستان لە پەراوێزی ئەو بڕیارە هەرێمی خۆی ڕابگەێنێت واتە هەرێمی کوردستان هەر دەستکەوتێک لە ماوەی ڕابردوو بەدەست هێنابێت بە پاڵپشتی کۆمەلگای نێودەوڵەتی بووە بەڵام ئێستا ئەگەر ئێمە ینی حساب بۆ ئەو نیگەرانیانە نەکە حساب ئەو نیگەرانی ئەمریکا نەکەین وە ئەوەی کە وڵاتانی تریش پێشکەش دەکەن دوجار ئەوان لە کاتێکدا وەکو لە بەیاننامەکانیان دیارەکە ئەگەر هەتا 25 ینی نەچینە بڵێن مفاوەزات لەگەڵ بڵێن بەغدا لە چوارچەوەی ئەو دەست پێشخەریە ئەوان ئێمە بەجێ دێڵێن بۆ عێراق وەروە وڵاتانی ئیقلیمی لە کاتێکدا ینی مێژوو سەلماندیتی هەر کاتە کەیسی کورد پرسی کورد لە چوارچەوەی ئیقلیمیدا بووێت لە چوارچەوەی هەرێمەتیدا بێت عێراق و ئێران و تورکیا و سووریا پرسێک بۆ دام خنچێنراوە بەڵام کاتێک ئەو پرسە پەڕیتەوە بۆ ئاسی نێودەوڵەتی ئەو وای کردوە دەستکەوت بۆ هەرێمی کوردستان ئەمریکافەرمان ئەم گوتارێک ئەمڕۆ هەیە لە بابەت ڕێفراندۆم حەز ناکەی ئەمەی پێکاوە لەوەی کە پرسی کورد لە پرسێکی ناوەخۆی و ئیقلیمی تەجاوز بێ بیکە بە پرسێکە پرسی کۆمەلگەی نێودەوڵەتی بێ حەز ناکەی ئەمە یەکێکە لەو دەستکەوتانی کە دەشەیانی ئەوانەی پرسی ڕێفراندۆم بەڕێوە دەبن لە گوتاری خۆیاندا وەکو دەستکەوت وەکو شانازی ینی باسی لێوە بکەن دەتوانین نکۆڵی ئەوە بکەی خۆی بەڵێ نا ئەوەی کە بەڕێز دەڵێت بەڵێ بەشێک لە ڕاستی تێدا چونکە تاوەکو پێش ڕێفراندۆمیش ینی کۆمەڵ ینی کوردیش تەنانەت بەخۆی وە بە شەرمە و باسی سەر بەخۆی دەکراوە لە مەحفەلە نێودەوڵەتیەکان پرسێک نەبووە جێی بڵێن گفتوگۆی چڕ بێت ڕاستە ئەو ڕێفراندۆمە ینی ئەو بڵێن شەرمەیشکان ئەگەر لە داهات و فەرمان کەواتە بۆ ڕێزی ئەوانە ناگرن کە ئەمڕۆ ڕێفراندۆم بەڕێوە دەبن ئەمڕۆ چوونەتە ژێرباری بەرپرسیارەتی ئەم پرسە مێژوویە بۆ ڕێزیان ناگرن بۆ هاوکاریان نابن خۆی هۆکارەکە زۆر ڕوونە کاتێک کۆمەلگای نێودەوڵەتی ئامادە نەبێت پاڵپشتیت بکاتوە تەنانەت بە توندی وەکۆی ئەمریکا لە بەیاننامەکەی ڕایگەاند و بە توندی دژایەتی بکە من پێم وایە منطق لەوە نییە کە ئێمە ینی خۆمان بخێنە ژێرباری دۆخێکەوە بڵێن بتوانین بەرگە بگرین ئەوەی ئێمە ئەگەر لە ماوەی ڕابردوو بە شێ استراتیزیش لەسەر پرسی سەربەخۆی هەرێمی کوردستان بگرەوە تەنانەت ئێستا کەش ئەو لایەنانێک کە ڕابەراتی پرۆسی ڕێفراندۆم دەکەن کەمترین گرنتیان هەبێت بۆی کەەوە هەرێمی کوردستان بپارێزن لەوەی کە هەڕەشەکان بۆنەوەی تورکیا بەیانی ئەنجومەنی ئاسایش نیشتمانی کۆ دەبێتەوە ئەو هەڕەشەی ئەمریکا ئەگەر دەتوانن زۆر گەرنتی ئەوە بدەن کەەوە هەرێمی زۆر باشە دەگەڕێمەوە لە دەستکەوتانەتی لە دەست ناچێت پێم زۆر باشە ئاساییە زۆر باشە کاگ عەبدوڵڵا جان لە هەرێمی کوردستان کۆمەڵێک
پێکاتەی نەتەوەی و هەتا مەسەبی لە پاڵ پێکاتە سەرێکێکە کە کوردە هەیە ئەم گوتارەی کە ئێستا پرسی ڕفراندۆمی پێ بەڕێوە دەبرێت تا چەند توانیوەتی ئەم پێکاتە نەتەوەی و پێکاتە مەسەبیەکان لە دەوری خۆی کۆبکاتەوە لە ڕاستیە هەر ئەو پرسیارە و ئەم قسانش کە کردمان یعنی تۆزێک تێکەڵاویەکەم ئەی بەسمەوە بە مەسەلەی یەکگوتاری ئێمە زۆر یعنی هاواری یەکگوتاریمانە لە ڕاستیە یەکگوتاری لە دنیا باوی نەماوە ڕێخستنی گوتار لە چوارچەوەی موسساتی دیموکراتیە ئەمڕۆ باوە واتە پێویست ناکە ئێمە 5 حیزبمانەیە هەر 5 وەک یەک بیر بکەنەوە تەنانەت لە مەسەلەی ڕفراندۆمیشە بەڵام گرنگە ئەمانە بەڕێو شوێنی دیموکراتیانە بە موسساتی دیموکراتیانەیە گوتارەکانیان تێپەڕێت ئێستا مەسەلەن بۆ نمونە کە لە بەریتانیا مەشروعی برێکس ینی دەرچوون لە یەکێتی ئەوروپا خرێتە ماسەلەن ساحەکەوە خۆ ئەحزابی بەریتانی لەسەری ڕێکەوتونین و بەڵام کە ئەچێتە پەرلەمان بە زۆرینەی دەنگ قەرارەیە ڕیفراندۆم بکرێ بۆ ئەو مەسەلەیە تەواو ئیتر هەموو لاکان تەسلیمە بن چونکە پەرلەمان بڕیاری یاوە کە بە زۆرینەی دەنگ بەڵێ پێویستە یا مەسەلەن ئەو لایانی کە شەرعیەتی ئەوەی هەیە ئەو بڕیارە بات قەراری یاوە کە ڕیفراندۆمەکە بکرێت دواتر لایەنێک بەڵەیەکا بۆ دەرچوون لایەنێک نەخێرەکا بۆ دەرچوون لە مەسەلەن لە ئیسپانیا هەرێمی کەتەلۆنیا بەشێکی زۆر ئەڵێن بە دەرچین لە یەکێتی لە ئیسپانیا ببین بە هەرێمێکی سەربەخۆ بەشێک ئەڵێن نەخێر ئێمە بێ لەگەڵ ئیسپانیا بمێنینەوە دوجار موسساتی شەرعی ئەو وڵاتە قەرارێن ئایا ڕیفراندۆمێکی لەم شێوە بکەن یا نەیکەن ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان کێشەمان لەگەڵ چی هەیە کێشەمان لەگەڵەوەی ئایا ڕیفراندۆمەکە بکەین یا نەیکەین کێشەمان لەگەڵەوە نیە ئێمە سەربەخۆ نەبین مەسەلەن بەڵێ بکەین حتا تەنانەت ئەو حیزب بۆ منە کۆمەڵ و گۆڕان کە ناو دێنان لە ناو ئەنجومەنی ڕێفراندۆمانین نەزاری خۆیانەوە چەندین جار ئەوە دووپات کراوەتەوە کە ئەگەر بە تایبەتی من لە کۆمەڵم بیستۆ دڵنیانیم بۆ گۆڕان کە ئەگەر ڕێفراندۆم کرا لە وەختی چوونە سەر سندوقی دەنگدان ئەوان بەڵەیەکەن بۆ سەربەخۆیی کوردستان ئێمە لەسەر میکانیزمەکەی کێشەمانەیە قەرارێکی ڕسمی معنای وایە ئێمە لەسەر میکانیزمەکەی کێشەمانەیە بۆچی لەسەر میکانیزمەکەی کێشەمانەیە لەبەرەوەی ئێمە لە زروفێکە ئەم میکانیزمەمان طرح کرد کە بارودۆخی ناوخۆیی هەموار نەبوو بارودۆخی ناوخۆیی گونجاو نەبوو پەرلەمانی کوردستان وجودی نەبوو نەک کاران نەبوو بەڵکو هەر وجودیشی نەبوو خۆ جاران پەرلەمان وجودی هەبوو بەس کاران نەبوو ئەم جارەیان نەکارا بوو نەوجودی هەبوو پەرلەمان هەر تعتیل بوو وەکو ئەڵێ لەم کاتەیە ڕیفراندۆم طرح کرا کە ڕەئی پەرلەمانی تیا نەبوو ڕەئی پەرلەمان یعنی چی طبعا من زۆر جار وتومە پەرلەمان تەنها ئیشی ئەوە نییە شەرعیەتی یاسایی با بە شتێک کە قەراری لێدراوە پەرلەمان ئەبێ خۆی قەرارەکە بات واتە ئەبێ خۆی زۆرینەی دەنگ یا تەوافق یەکێک لەم دوو ڕێگە یا تەوافق یا بە زۆرینەی دەنگ بڵێ ڕیفراندۆمەکەین یا نایکەین ئەگەر پەرلەمان یا موسسەیەک کە لەو لەحظە و قۆناغا هەموو لایەکان لەسەری کۆکن ئێمە دوو موسسەی گرنگمانەیە لە هەرێمی کوردستان بۆ مەسەلانە سەرۆکایەتی هەرێم و پەرلەمان لەو لەحظەیە کە بڕیاری ڕیفراندۆمەدرێ هەردوو ئەم موسسەیە ئیتفاقیان لەسەر نییە موسسەی پەرلەمان تعتیلە لە ڕووی واقعیەوە موسسەی سەرۆکایەتی هەرێم تعتیلە لە ڕووی تەشریعیەوە واتە شەرعیەتی قانونی و یاسایەکەی تەواو بووە واتە با بڵێن هەموو لا خۆی ئەو موسسانە بۆچی گرنگن چونکە ناکۆکەکانی یەکە خەن بەڵام کە تۆ معیارەکە تێکچوو بوو قیاسەکە تێکچوو بوو مەسن من مەسن قوماش فرۆشێ بە مەتر شتە پێوێ ئەگەم مەترەکەی شکابوو چی بکە وانە ئێمە موسسەکە تعتیل بێت چۆن شتەکان بپێوین جا بەرحاڵ ئێمە لە لەحظەیەکی تەریخیە قەراری قەزیەکی مێژوویمانیا کە موسسە نەتەوەی و قەومی و دیموکراتیەکانمان پەکی کەوتبوو و ئێستا ئەوترێت یەکێک لە خێروبێرەکانی ڕیفراندۆم ئەوەیە پەرلەمانی کارا کردوێتەوە کە من ئەڵێم پەرلەمانی کردوێتەوە من باسی کارایی ناکەم کارایی یعنی لە بابی مفاعلە و تەفاعل و ئەمانەیە کەس یعنی زۆر بەهینە بە گوڕوتینە بە هەر حاڵ واتە ئیشی خۆیەکات پرسیارەکەی جەناب ئەمە لە ناو پێکهاتەکانی تریشان ڕەنگەیاتەوە ئێمە کە خۆمان هێشتا یەکلا نەبوو بینەوە هەمومان من لەگەڵ یعنی ئەو بۆچوونانیم کە خەڵکی کوردستان هەمووی کاکی ژیان
خەڵکی کوردستان یعنی لەکوێ تعبیر لە دەنگی خەڵکی کوردستان نەکرێت لەو شوێنەی کە نوێنەرایەتی خەڵکی کوردستانی تایە کە نوێنەرایەتی خەڵکی کوردستان لەوێ بە زۆرینە ئەپێورێ بە زۆرینە یا بە تەوافق لەبەرەوە ئێمە هێشتا لامان ڕوونی ئایا خەڵکی کوردستان خۆ ئەمە ئاوا بە گۆترە ناپێورێ مثلەن چەند خەڵک لێ کۆبۆتەوە و چەندێک لێرە کۆبۆتەوە حەسەن ڕۆحانیە چێ بۆ سنە یەک دنیا عالەم کۆبۆتەوە من ڕێزمێ بەراوردی قەت بەڕێز بارزانی و حەسەن ڕۆحانی ناکەم بەیەکەوە بەڵام ئەڵێم حەسەن ڕۆحانیە چێ بۆ سنە یەک دنیا خەڵک کۆبۆتەوە ئاواکە بۆ حەسەن ڕۆحانی لەبەرەوە یعنی هیچ هێزێک نییە کە حزب بێ و خاوەنی قووەت بێ و 38 کورسی ئەوەی لە دەرەوەی پێکاتە سەرشە کوردیەکە هەیە پەیوەندی ڕەنگە هەبێ بەوەی کە ئمە هێشتا بۆ خۆمایەک لای نەبوونێتەوە بەڵام لەز ناکە ئەمان خاوەنی قەراری موزبەکن شتێ پەیوەندی بە خەونی قەومی ئێمەوە هەبێ ئەمان ینی چزانام تەحەفوزیان هەیە لەسەری خۆی بەعکسەوە گەرێسە سەیری پەرلەمانی کوردستان بکەی ئەو پێکهاتانی کە نوێنەرایەتیان هەیە ئەوان وەکو نوێنەرایەتی کێشیان نییە بەڵام طبعا نارەکانی پارتیەڵن ئەمانە هەر پارتی هەرچی ود ئەمانش دەست بەرزەکەنەوە ینی بەلای ئەوان بەڵام ڕووی ڕووکاریەوە ئێمە وەکو چاودێرێک کێشەمان نییەەوە لەوێ نوێنەریان هەیە و دەستی بەرزکرێتەوە تاو یعنی واقعە لە کەرکووک هەنێ پێکهاتەکان کێشیان هەیە لە ناو هەرێمی کوردستانە پێکهاتەکان بە شێوەیەکی ڕسمی مەسەن مونە قاوەخچی کە وانە لە پێکاتی تورکمانەکەرە هاڵە نەبم لە هەمومان مدافعترە لە مەسلەی ڕیفراندۆم بەڵام لە کەرکووک بەرەی تورکمانی نوێنەری تورکمان هەیە لە ناو لیستی برایەتیە کە تەئیدی ڕیفراندۆمەکە بەڵام بەرەی تورکمانی و لەگەڵ عەرەبەکان و هەر ئەمە لە ڕۆژی ڕیفراندۆمای بینین کە چۆن ڕەنگەیاتەوە لە کەرکووک هەر لە ئێستەوە عەرەب و تورکماڵن خۆمە بەشداری هەر ناکەین لە ڕیفراندۆمەکە کورد بۆ خۆی ڕیفراندۆمەکات مەسەن بۆنەوە چەند سنووقێدا ئەنرێت لە چەند شوێنێک کە کورد ئەتوانێت سەیتەرە بکە بەسەریا هەر بۆ نمونە ئەمڕۆ ئەندامانی کۆمیسیۆنی کەرکووک وتوانە ئێمە ناتوانین لە کەرکووک ڕیفراندۆم بکەین ناتوانین یعنی چیانینە ناکرێ یعنی بە شێوەیەگە کرێ کە لە ژێر سەیتەرەی کوردابێت چۆن لە ژێر سەیتەرەی کوردابێت لەو شوێنانەی کە ئەمنیەت پارێزرێ ئاسانە مەسەلەن لە باتی 20 محەڵتە بێ 10 محەڵتە بێ 5 محەڵتە بێ دەنگی تێخرێ و کورد دەچێت لەوێ دەنگەیا و المهم ئەوە بەڵام پێکاتەکان ڕەدیەکەنەوە بێگومان عەرەب و تورکمان و ئەوانە ڕەدیەکەنەوە قەت نایەن بڵێن کاکە تازە ڕیفراندۆم بووە ئێمە زۆر چاکە چونکە بۆ لە ئەسڵە وڵاتە تۆ میکانیزمی بەکارێنی کە زمینەی نیە میکانیزمی دیموکراتیانە لە وڵاتی نادیموکرات کاتێک بنمونە لە کەرکووک پێکاتە غیری کوردیەکان کۆنابنەوە لە دەوری ئەم گوتارەی کە ئێستا ڕیفراندۆمی پێبڕەوە دەبرێت ئەمە خەتای گوتارەکەیە ئەمە چوزانم خەتای زمینە وڵاتەکەیە مامۆستا ئێمە لە وڵاتێکین کە ناوی عێراقە من خۆم ناوم ناوە عێراقی بەناو وڵات هەندێک کەس دەڵێن وڵاتی بەناو عێراق بەزەوە غەڵەتەوە دەستەواژێ بێ بڵێ وڵات عێراقی بەناو وڵات بە زۆر کراوە بە وڵات کۆمەڵی خەڵک لیکێنراون بە یەکەوە کە قەدنیانی سۆ لەگەڵ یەکا بن طبعا من لە گوتاری ڕفراندۆمە ڕەخنەم لەوەش هەیە کە تۆ گوتاری ڕفراندۆم گوتاری سربەخۆیی ئەبەستی بە زوڵمەوە بە زوڵمی عێراقەوە لە وەختێکە حەز ناکەی ئەم جارە ئەم گوتارە ئەمەی تەجاوز کردووە ئەم گوتارە باز لە حەق دەکات باز لە ماف دەکات باز لە مافەکە باز لەوەژەکە کە ئێوە زوڵممان لێ یەکەن خۆی لە ڕاستیە لە دوای 2023ەوە کورد ئەبێ واز لە گوتاری قوربانی بێنێت بەس کورد بەڕاستی وازی لێ نەهێناوە بە تەواوەتی ئێستا جەماعەتی کەتەلۆنیا با بڵێن خۆ هیچ زوڵمێکیان لێ ناکرێت لەیان ئیسپانیاوە وانە وڵاتێکی دیموکراتیە و خەڵک هیجرەتی بۆکە بەڵام ئەوان داوای هەر داوایی نەکەن و ئەگەر بینە سەر ئەرزی واقعیش هەر کورد ئەگەر لە بەغاوە لە بری کیمیاوی گوڵاوی بەسەرا بکرێت کورد هەرڵێ من جیابمەوە یعنی شتێک نییە بەنای ئەوی تۆ لە بەغاوە زوڵمە لێ نەکرێت ئیتر تۆ جیانەبی بەعکسەوە ئێستا کوردی عێراق مافیان زیاترەیە کوردی ئێران و تورکیا هەمازن کوردی عێراق ئەی کێ لە هەموو کوردێک زیاتر داوای جیابوونەوەکە کوردی عێراق واتە هەتاوەکو دیموکراسی بەرقەرار بێ ئاشتی بەرقەرار بێ دەستور جێبەجێ بکرێت قانون هەبێ یاسا هەبێ زوڵم نەمێنێ سربەخۆبوونی کورد چانسەکەی بەقوترە بێت نەک بەعکسەوە زۆر باشە کاگێ سەربەز دەگوتری ئەو گوتارێکی ئێستا لایەنگران و هەوادار و ئەوانەی ڕیفراندۆمەکەی پێبەڕێوە دەمە لە ڕاستیدا گوتارێکی ڕاستەنەتەوەیە بەڵام گوتارێکی فوتێکراوە گوتارێکە ئیش دەکات لەسەر خوتوکەدانی شعور و ئیحساسی قەومی و دەیەوێ تەوزیفی کا لەم لەحزەیە بۆ بابەتێک کە خۆی ینی بانگەشی بۆ دەکات لەمە زیاتر نییە ینی
هەر کاتێ پرسەکە کۆتایی پیاد ئەم گوتارە فوتێکراوەش بەتاڵ دەکرێتەوە. ئەم گوتارە فوتێ نەکراوە لە حەجمی خۆیان مامەڵی لەگەڵ کراوە و تا نەگەین بەسەر بەخۆی ئەم گوتارە کۆتایی نایانیەوە نیە بۆ نمونەگەرمە دوای ڕفراندۆم بوون لە 1970 خەڵک دەنگی پێیتر دوای ماچین و ماڵەکانی خۆمان دوای ئەوی کە پرسی ڕفراندۆم سەرەکەوێ ئەم وەسیقەیە ئەکەینە چەشێک بۆ ئەوی کە بە دنیای نێودەوڵەتی بڵین کاکە ئێمە وەکو میلەتێکی خاوەن تایبەتمەندی وەکو میلەتێک کە 2-3 ساڵ لەم منتیقەیە ئەژینێکێکین لە میلەتە دێرینەکانی ناوچەیە حەقی تەقریری مەسیرمانێ حەقمان هەیە لەو جوگرافیایی کە هی ئێمەیە ئێمە حکومڕان بین و ئێمە بڕیاری لەسەر بین. خاڵێکی زۆر گرنگ هەیە کە پێم خۆشە لە تەلەڤیزیۆنی پێیان و ئاماژەی پێ بکەم لەو ماوەی ڕابردووە چی کۆمەڵی ئیسلامی و چی بزوتنەوەی گۆڕان لەسەر زمانی وتەبێژەکانیانەوە لەسەر زمانی مەکتەب سیاسی و پەرلەمانتارەکانیانەوە چەند جار ئاماژەی ڕوونی ئەویان ناوە کە ئەوان نەخێر ناکەن بۆ پرسیاربەخۆی کوردستان و جەماوەری ئەوان لە نەتیجە ئەگەر ڕیفراندۆم هەر کرا بە بەڵێچنە سەر سنوورەکانی دەنگدان کامە بە باوەڕی من نقطەیەکی ئیجابیە لەو ڕوانگەیەوە کە ئەکرێ بۆ نمونە ئەگەر بە کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان خلافیان هەبێ لەوەی کە لە تەوقیتی ڕیفراندۆمەکە بەڵام ئەگەر ڕیفراندۆم بوو بە ئەمری واقع ئەوان لەسەر سنوورەکانی بەڵێ بۆ سەربەخۆی کوردستانەکەن کە بە باوەڕی من ئەمە پێویستە لە میدیاکانەوە ئاماژەی زۆر ڕوونی پێ بکرێەوە بەردەوام ڕوون بکرێتەوە بە تایبەتیشم تەلەڤیزیۆنە کە تەلەڤیزیۆنێکی حیزبی و هی کۆمەڵی ئیسلامیە بە باش ێزانم بۆی کە بینەرانی ئەم تەلەڤیزیۆنە ئەو مەسجیان بە باشی پێ بگا کە کۆمەڵی ئیسلامی بزوتنەوەی گۆڕان سەرنجام لەگەڵ ئیجماعی کۆمەلگای کوردیە دەنگ بە بەڵێن بە سەربەخۆی کوردستان. اینێکی تر لەسەرەوەی کە کاک عەبدوڵڵا هەندێک باسی کەتەلۆنیا و بەستی و بە هەندێک شتی خۆمان و بەڕاستی یعنی ئەوی کە بەسەر ئێمە هاتووە لە کیمیا باران لە جینۆسای لە قەتڵ و عام تەنانەت لە 2004 لە ئەنفالکردنی یەزیدەکان یعنی باردۆخی ئێمە تایبەتمەندیەکی زۆر دیاری هەیە و پێویستە کۆمەڵگەی نێودەوڵەتی یعنی ڕێز لە ئیحساس و لە ئایدیا و لەسەر تایبەتمەندیەکانی خەڵکی کوردستان بگرێ. کاک شۆڕش ئێمە لە جەنگی دژایەتیکردنی تیرۆرە لە جەنگی دژایەتیکردنی دەوڵەتی بەناوی ئیسلامی داعشا یعنی براوین یعنی بەشێکین لە هاوپەیمانی نێودەوڵەتی بەیاننامەکانیاندا ینی ئاماژە بە و حەقەتە دەدەن ئاماژە بە دەدەن و لە پاڵیشیا یعنی ئەگەر تەماشا بکەیت چی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا چی فەڕەنسا چی UN یعنی هەمویان ئاماژە بەواکەن کە گەلی کوردستان حەقی تەقریری مەسیری هەیە بەڵام ڕەنگە ئەوان لە ڕووی وەختەوە کێشیان هەبێت لەگەڵیا کە بە باوەڕی ئێمە وەکو خاوەنی ئەم مافە لە ڕووی پرسیارش لە بەڕێز دەگوتری ئەم گوتاری کە ئێستا هەیە کە پرسی ڕێفراندۆمی پێ بەڕێوە دەبرێ ئەوەندەی گوتاری خودی بەڕێز بارزانیە لە ڕاستیدا گوتاری ڕەنگە ئەم هێزانش نەبێت کە لە پاڵ بارزانی و لە پاڵە حیزبەکەیدا بە زۆری لە زۆرەکان هەر زۆری بێ پشتیوانی لە ڕێفراندۆم دەکەن. بینیمان پەرلەمان کاراکرایوانێ کە بۆ نمونە زۆرجار یاری بۆ شەکان نەکرێت جاروات پێشەوەی کە کارا بکرێت یان و کارا بکرێت کە کارا کرایەوە یان و ئاسایی بکرێتەوانێ ئێستا کاک عەبدوڵڵا چەمکی تازەی هێناڵە کراوەتەوانێ ئیتارێکە و بە جۆرێک مامەڵە لەگەڵم پرساکە بەڵام لە نەتیجە ئێمە بنیمان نزیکەی 70 پەرلەمانتار لە پەرلەمان کۆبوونەوەنێ و 65 پەرلەمانتاریش دەستیان بەرز کردوانێ بۆ جێبەجێکردنی ڕێفراندۆم لە 25 مانگا و کۆمیسیۆنیان مولزەم کرد بە ڕێکاری یاسایەکانی کەوا بوو پەرلەمانی کوردستان ئەو قۆناغی تێپەڕان یعنی بەجددی ئێستا زۆرجار وترا زەمینە ساز نییە پەرلەمان کاران نەکراوەتەوانێت دۆخەکە باش نییە بەڵام ئێستا دۆخەکە تا ڕادێکی زۆر باشە زەمینە سازی هەیە کۆمەڵگەی نێودەوڵەتی زۆر بەجددی هاتوونەتە سەرخەت و کۆمەڵی ڕوانگەی گەشەیە کە بەڕاستی بۆ نمونە لە پرسی حکومڕانیە یەکێتی و پارتی ڕەنگە کۆمەڵی خەوش و خەلەلیان نەبێت بەتایبەتی لە ڕووی ئیداری و گەندەڵی ئەوانەوە بەڵام حکوومەت هەرێمی کوردستان و بەتایبەتیش لەو سێ کابینەی ڕابردوو بە ڕێز نیشتیروان بارزانی زۆر تەرکیزی لەسەر کۆمەڵی ڕوانگەی مرۆڤدا دۆستانە هەبووە زۆر کاریگەری هەبوو لەوەی کە ئێستا کۆمەڵگەی نێودەوڵەتی بەتایبەت کاڵین کۆمەڵگەی نێودەوڵەتی وڵاتانی ئازادی خواز وڵاتانی ئەوروپا وڵاتانی ئەمریکا وڵاتانی ئوسترالیا ئەم دەوڵەتانە یعنی با چاوێکی ڕێزەوە تەماشای ئەزمموی باشووری کوردستان ئەگەن هەر بە نمونە لە پرسی پێکەوە ژیان یعنی پرسی پێکەوە ژیان لە باشووری کوردستان بابەتێکی سەرنجڕاکێش بۆ تەواوی دنیا لە پرسی ئەوەی کە هێزی پێشمەرگەی کوردستان وەکو هێزێکی مەدەنی مامەڵاکە کە هیچ کەسێکی لە تەمەنی 18 ساڵ کەمتر لە هێزی پێشمەرگەی کوردستان وەرنەگیراوە لە وەختێکە لە عێراق و سووریا و ئێران وانە مۆدێل ئەوەیە کە خەڵکانێکی هەرزەکە لە تەمەنی 14 ساڵی ئاکرێن با چەکدار و لەم وڵاتانە میلیشیا هەیە لە وڵاتانە دەست لە مەدەنی ناپارێزرێ دەستدرێژی دەکرێتە سەر خێزانەکان بەڵام هێزی پێشمەرگەی کوردستان مامەڵەیەکی مەدەنیانە ئاکات و ئەبێ بە بەشێک لە هاوپەیمانی جیهانی ڕوانگەیەکی تر بۆ نمونە پرسی پەنادانی نزیک بە 2 ملیۆن ئاوارە ڕوانگەیەکی تر لەو ماوەی ڕابردوو دەیان
پێکهاتەی جیاواز بە تایبەتی لە تورکمان و مەسیحی لە ناوچەکانی مووسڵ و تکریت و بەغدا و دیالە پەیوەندیان کردو بە باشووری کوردستان و کەیانوێ ئەگە دەوڵەتێک دروست کرا ئەو ناوچانەی کە ئەوان ناکەوێت سەر جوگرافیای ئێمە ئەوان وەکو هاوڵاتی لە دەوڵەتەکە ئێمە قبول کرد هەتا ئەو ئاستەی کە مامۆستایەک لە ئوردونەوە پامی بڵاو کردوتوانێ ئەڵێ بە ناوی دکتۆر بیلانەوە ئەڵێ من داوا ئەەکەم ئەگەر دەوڵەتی کوردستان دروست بوو لەم ناوچەیە لەبەر ئەوەی بە پێی بە دادەچوونی من ئەم دەوڵەتی مەدەنیە بێ دەوڵەتێکە بێت زۆر لە 22 دەوڵەتی ئیسلامی و عەرەبیەکەی ئەم ناوچەیە باشترە بێ لەبەرەوە پێم باشە ئەگەر خەڵکی کوردستان من قبولکەن بە هاوڵاتی خۆیان من ئامادەم بچم لە وڵاتە ژیانی کە بەڕێزت باسی لێوە دەکەی بۆچی بای ئەوە نین کە کۆمەڵگەی نێو دەوڵەتی لە ئێستادا پشتیوانی لەم ڕیفراندۆمە بکە کە بگەێنێ بەسەر بەخۆی تا ئەم دەوڵەتە مەدەنی دروستکە کە بە ڕێزەی کە دوێنێ 33 پەرلەمانتار لە یەکێتی ئەوروپا یا داشتێکیان ناوە بە یەکێتی ئەوروپا لە کۆی 700 پەرلەمانتار بەڵام لایەنی ئیجابیەکەی چییە؟ لایەنی ئیجابیەکەی ئەوەیە ئەم پەرلەمانتارانە ژماری هەرە زۆریان لە لیژنەی دەرەوەن واتە تایبەتمەندیان ئەوەیە کە ئەوان لە کاروباری نێودەوڵەتی کارن يعني لبروا وسيوسيك برلمانتار جماركي كم نيج جماركي زور باشا زور معقوله ونابي تشاوركن اما همو دنيا لغمان بلام لمؤسسيه كدوازار قرارات كان ملزمني كاك شو رجبا من بيانو سيوسيه برلمانتار اللي رو دوباره كما وزاره الدروا امريكا كي بو باسي كوشكي سبينا كي بو باسي كاك شو رج كاك شو رج عرفي نيو دولتيه هیچ دولتك مافيا وينيه كداواي دروز بوني دولتك تبكى هیچ دولتك مافيا وينيه كتدخل بس اما باسي واقع دكين هەمومان دەزانین کە واقعی دروستبوونی دەوڵەت لە ئێستای جیهاندا چۆنە واقعی دروستبوونی دەوڵەت مەواسقی نێودەوڵەتی دروستی ناکە پەیوەندی نێودەوڵەتی کاریگەریە نێودەوڵەتەکان پشتیوانی نێودەوڵەتەکان دروستی دەکات دەتوانین نکۆڵی لەوە بکەیت کاگ شۆڕژ لەسەر ئەرزی واقع کۆمەڵگەی نێودەوڵەتی هاوکارێکی زۆر باشی ئەزمموی باشووری کوردستانە زۆر هاوکاری حکوومەت یاریمی کوردستانە لەوەی کە ئێستا هەولێر 39 کۆنسڵخانەی هەیە دەیان نوێنەراتی ئەمە هەیە لە حکوومەتانی دنیا دەیان باڵوێز و کەسانی دیبلۆماتکار پشتیوانی باشووری کوردستانەکەن ئەسڵەن هەولێر بۆ خۆی بۆتە ترافیکێکی نێودەوڵەتی بۆ پەیوەندە دیبلۆماسیەکان یعنی لە جەنگی داعشە هێز هاوپەیمانەکانی ئەمریکا ئەوروپا ئێمەیان بە هاوپەیمانی خۆیان زۆر باشە با بچمە لە هەولێر کاک شۆڕژ ئەگەرم مەسجە بگەێنم یعنی بەڕاستی لە ئاستی نێودەوڵەتیە ئێستا باشووری کوردستان لە سەدەمی زیێڕینی خۆیان زۆر باشە لەوەی کە کاتە دەدەمە دوایی کاکێ فەرمان بۆچی ئێمەیانی زۆر گلەی بکەین لە گوتاری ئەوانەی ئێستا ڕیفراندۆم بەڕێوە دەمەن بۆچی گلەیش نەکەین لەوانەی کە لە دەرەوەی ئەم گوتاران بە تایبەتی ئەو پێکاتانەی کە پێکاتەی کوردی نین حەز ناکەی کە گوتاری ئەوانیش لە بەرامبەر ڕیفراندۆم یا لە بەرامبەر هەر پرسێک کە بچێتەوە سەر مافی گەلی کورد گوتارێکی زۆر خراپە تۆ سەیری گوتاری بەرم نەهادی العامری بکە سەیری گوتاری تورکمانەکان کە بە شێوێژی گشتی سەیری چوزانم گوتاری مالیشی بکە تر بۆ گلەیەکە هەمووی لە کورد بێت خۆی بەدڵنیاییەوە ینی ئێمە پێم وایە هەر کاتێک کورد پرۆژەی سربەخۆیی وڵاتی خستە بواری جێبەجێکردن بەدڵنیای ئێمە نابێت چاوەڕێ بینکەوە هیچ وڵاتێک گوڵ پێشکەش بە ئێمە بکە ئەوە پرۆسەیەکە تەحەداکردنە بە تایبەت گۆڕانکاری ینی ئەوە جیاوازەکە ئێمە زۆر باسی ئەزموین بۆ منە ئیسپانیا یان وڵاتی تر دەکەین سوودان دەکەین واقعی ڕۆژهەڵاتی ناوەڕاست واقعی معقەدە و دەیان پرۆژەی جیهانیەیە کە بۆ چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ وڵاتانە و هەوڵدانە بۆ هەر گۆڕانکاریەک بە تایبەت دەستکاریکردنی نەخشەی ئەو ناوچەیە ینی ئاسان نییە ینی ئێمە بینیمان لە ساڵی 1990 کاتێک سەدام کوێتی داگیر کرد کە دەستکاریکردنی و خەریتە بوو چۆن کۆمەلگای نێودەوڵەتی بەیەکەوە هێرشیان کرد سەر عێراق و دوجار بۆ ئەوەیەوە عێراق تووشی زەرورزیانکی یەکجار گەورە بێت کە بە خۆشحاڵی ئێمەوە کورد سوودمان لێبینی بەڵام ئەو پرسیارەی جەنابەت یان لێرەوە دەردەکەوێت بەدڵنیایی ینی بەغدا یان پێکاتەکانی تر بە شێوەیەکی وا بیانی چاوەڕێ ناکەن ئێمە ڕۆژێک ڕۆژان پشتگیری ئێمە بکەن بەڵام استراتیجێتی ئێمە چێت چۆن مامەڵە لەگەڵ ئەو دۆخە بکەین کورد بەتابەت حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان لە دوای 2023 بەردەوام ئیشیان لەسەر بەهێزکردنی عێراق کردووە ینی ئەو عێراقی کە لە 2023 هاتە سفر ئەوان بەشێکی گەورە بوون کە تێیدا بنیاتیان ناوەتەوە و ئەوان پاڵپشتی عێراقیان کردکەوە لە ژێربەندی حەف دەربێت کە ئەگەر لە ژێربەندی حەفما باوە ناقسیادە بوو ئەو کات کورد باشە دەتوانین ممارەسەی مافی خۆی بکات بەڵام ئەوانە ینی ئیشکردنی ئەوان ئیشکردنی دەسەڵاتدارانی کورد لەگەڵ پرسی هەتا لەسەر مەسەلەی دەستور یعنی تۆ سیر کە
دەسەڵاتداران ئێمە پرسی نەفتیان لە دەستوریەکلا کردەوە کە خەڵکی ینی دەسەڵات هێرێمی کوردستان لە بۆیە ممارەسەی نەفتکە بەڵام ئەویان یەکلا نەکردەوە بتوانانی ممارەسەی ئاسمانی خۆی بکات تارا سێنی ئەویان یەکلا نەکردەوە بتوانێت بڵێن مافی چارەنووسی خۆی ممارەسە بکات کە تەنها لە دیباجەکە بە شێوەیەکی شەرمنانە باسکرا کە مەجالە بوو ئەو کات لە دەستور بیانی لە مادەیەکی دەستوری مەسەلەی مافی چارەی خۆنووسین جێگیر بکرێت بۆی کە ئەمڕۆکە کۆمەلگەی نێودەوڵەتی دەستوری عێراق نەکاتە پاسە بۆی کەەوە ئێمە جیانە بینەوە ئەو کات دەتوانراشتی زۆر باشتر بکرێت بەڵام یعنی ئێمە نەمان بینی ئەوان بۆنە لەسەر لە ماوەی ڕابردوو کەیسی کەرکووک بە شێوەیەکی زۆر جدیشی لەسەر بکە کە دەبووە لە 2007 یەکلا بکرێتەوە بەڵام ئەوان ئەو ئیسرارێک ئێستا لەسەر ریفراندۆم دەکرێت ئەگەر لە دوای 2023 لەسەر مافەنەتەوەیەکان لەسەر ناوچە جێناکۆکان بکرابە بە دڵنیایی و ئێستا گەڕا بووە خاڵێکی تر دەبواە هەرێمی کوردستان ینی لە ئەساسدا لە ڕووی استراتیژی و ئیشی لە بەهێزکردنی بەغدا بکردبایەوە ینی پاڵپشتی بۆ نەسونەی بکرا پاڵپشتی شیعی بکرێکەوەن هەرێمی خۆیان زۆر باشە کاک فەرمان زۆر باش کاتێکی کەم ماوە زۆر باشە هەوڵدەم کە دواتر ئەگەر کات هەبوو گەڕێمە وڵات زۆر سپاس دەکەم با قسە بکەین لەسەر ئەو میسزانەی کە لە دەرەوە هەیە قسەت چێ لەسەر کاردانەوە و ئەو پەیامانەی کە لە بەغداوە دێن با سەرەتا کەمێک باسی بەغدا بکەین حەز ناکەین تا ڕادەیەک هاوسەنگە بەغدا بڵێن قسەمان لەسەر مووقیفی ڕسمیە مووقیفی ڕسمی زۆر ڕاشکاوانە ڕەدی ڕفراندۆم ئەکاتەوە و تەنانەت ئێستا ڕەدی دانوستانی ژەکەنەوە و ئەمە تەتەوڕێکە دواتەوەیدا هەز ناکەی سەرەتا ڕەتی دانوستانیان نەدەکردەوە بەڵکم زۆر تاکید دانوستان دەکرد بەڵێ جا ئەم تەتەوڕە چۆن دەبینی پەیوەندی بەچێوە هەیە پەیوەندی بە فەنی تەفاوزەوە هەیە کە ئەوان بڵێن تۆ بێ هیواکەن لەوەی کە دەستکەوتی زۆرت دەستکەوێت و من پێشتر پێم وتی لە سەرەتاوە کورد ناتوانێت بە دانوستان بە ڕیفراندۆمەوە دەستکەوتی زۆری دەستکەوێت بەس ئەکرێت دەستکەوتی کەمی دەستکەوێت مەسەلەن مەسلەی احتیمالە نە مەسەلە خۆی دانوستان باگراوندی دانوستان گرنگە باگراوندەکەی چییە؟ باگراوندەکەی ئەوەی یەکەم بۆ نمونە تۆ با بڵین زمینەیەکی اقتصادی بەقووەتە هەبێ ئێستا بۆ نمونە ئێمە لەوەتی کە بودجەمان لە عێراقەوە بڕاوە زمینەی اقتصادیمان ضعیف بووە بۆیە تۆ اقتصاد بەنسبەت ئەوە کارتە بەنسبەت تۆوە نقطەی ضعفە هەر بۆیە احتیمالە دانوستان هەمووی دانوستانی ڕیفراندۆم لەوانەیە بە مەسەلەی بودجە لە بەغاوە چارەسەر بکرێت ئەگەر کورد بەمە ڕازی زۆر باشە بەڵام پشتی لەوە قورستر و زیێچکە مبادرەکەی سەر و کۆمار یەکسەر لەلایەن زۆری نەکوتلەکانی عێراقیەوە ڕەت کراوەتەوە ئەگەر ئاگادار بیت لە بەرەوەی خاڵێکی تایە ئەڵێ دوای 30 ساڵ ڕێگە بە هەرێمی کوردستان بدرێت کە ڕیفراندۆم بکەن زۆر باشە ئەو پەیامانەی کە لە دەرەوەی عێراقەوە دێن بە تایبەتی لەوەی کە پەیوەندی بە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکاوە هەیە کە بە کۆمەڵی وێزگەی دوا بە دوێک ئەمریکا زیاتر ڕۆژ بە ڕۆژ و گوتاری بەڵام تون دەبێ و ڕوونتری دەبێتەوە ئەمە شتێک هەیە ئازانی چۆنە وڵاتان مواقفی ڕسمیان هەیە مواقفی علەنیان هەیە هەندێک جاریش با بڵین CIA و مەسائیلی ئەوانە من ناتوانم بڵێم کورد و قسەی ژێرمێز ئێمە ئاگامان لێ نییە ئەگەر هەبێت گرنگە ئەگەر هەبێت تەسەوڕەکەی هەبێت بەڵام بە دووری نازانم لەسبەر یەک خاڵ لەبەرەوەی زۆرینەی نەیارەکانی ئێران پێیان باشە لەم مەنتیقا نفوزی ئێران تا ڕادیەکەم بێتەوە و حکوومەتی مرکزی عێراق ئێستا بە تەواتی سەر بە ئێرانە یعنی هەر هیچ وەکوڵە گومانی تیانە بەڵام کوردستان جۆرێک لە سەربەخۆیتیە لەو ناحیەوە هەرچەنە کوردستان زیاتر بەلای تورکیا ئەمەیان ببوورە ئەمان احتیمالە لە ژێرەوە بەڵام من ئەوە هیچ زمانێک نایان بەوە زۆر باشە ڕیفراندۆم بە دو پرسیار لە تۆ بکەم خەتەرە ڕاستە زۆر چاکە بەڕێزێک کاکەبان چومانی لە ئەکاونتەکەی لە فەیسبوک نووسیویەتی کێژێ لە بەرپرسە ئەوروپیەکان جارێ پێی گوتووە کە کێشەی ئێمە لەگەڵ سیاسیانی کورد لەگەڵ سەرکردەکانی کورد ئەوەیە کە لەو مسج و لەو پەیامانە تێناگەین کە پێیان دەدەین نازانین چۆن تیان بگەێنین بەڕاز لە ئێستادا سەرکردایەتی کورد هەر شتێکی ناودەنەی لەو پەیامانە تێدەگەن کە لە دەور بەرەوە دەگەن ئەگە دوو دەقەم بیت ئەگەر سەرکردایەتی سیاسی کورد لەوە تێ نەگەیشتایە کە بۆ نمونە بۆ ڕۆژ ئاوا بۆ دەوڵەتە زلێزەکانی جیهان چی گرنگە
ئەو احتیمامە گەوری بە پێکەوەژیان لە کوردستان نەئادا. بۆ نمونە دروستکردنی مەسالح بۆ دەوڵەتانی نێودەوڵەتی بە تایبەتی لە پرسی وزەیە کە ئێستا باشووری کوردستان لەگەڵ گەورە کۆمپانیەکانی ئێکسۆن مۆبیل و ڕۆزنەفت و تۆتال مامەڵاکە کە یعنی ئەمانە هەمووی مەسجی ئیجابین لەوەی کە ئەگەر ئەوان بەرژەوەندیانە ئێمە بەرژەوەندیانە پارێزین، ئەگەر ئەوان پێکەوەژیانیانێ و مافی کەمەنەتەوەکان و ئازادی و دیموکراسی و مەدەنێتیانەوێت ئێمە هەنگاومان بۆڵێناوە. ئەگەر ئەوان ئەویانەوێت کە ئێمە ئارامی لەم داوچە بەرقرارکەین، ئێمە هەم ئارامیمان بۆ خۆمان دابین کردو هەم ئارامی سنوورەکانیشمان دابین کردووە. عێراقدا بمێنەوە ئەمە دوای پەیامی ئەمانە زۆر سپاس دەکەم بە باوەڕی من کاکشۆڕ ئەگەر یەک دوێنێ لە پەیامەکەی دوێنێ لە زانی کاکشۆڕش بەڕاستی کاغەباشەر ئاماژەی پێکرد ڕێکوتنی ژێر مێزەکە زۆر گرنگ لەو پەیامانەی کە لە میدیاکانەوە بێن. زۆر بەڕێز کاکسەر بەزمەنمی کادری پێشکەوتوی پارتی دیموکراتی کوردستان لە کۆتۆ بوو زەختێکی زۆر نووسەر هەروها زۆر بەڕێز کاک عەبدوڵڵا ڕەشاوی نووسەر سپاسەکەم ویانە بەڕێزەکەی شاری هەولێر شم لە هەولێر کاک فەرمان ڕەشاد.